ئەو کاتت باش کاک فاروق یارە باگیانەکەم چۆنی کاکەم سپاست دەکەم کە بوارێکمان پێدەی ماوەیەک کە ئێمە بین کۆمەڵێک پرسیاری کۆکراوەی خەڵک ئێمەس بین ئاڕاستی جەنابەت بکەین ئیتر خۆش بەڵێ ئازادی چ جواب بەدەوە ئێمەش ئازادین چ پرسیارێک لێ بکەن لەو چوارچێوەی کە ڕۆژنامەگەری یا مۆدێرن بوون ئەوەیە بەڵێ باش کاک فارغ یەکەم پرسیار باوە بکەین لە میدیای سویدی لە ماوەی ڕابردوو لە کەناڵیەکی سویدی بە ئاماژە بەوە کرا کە کۆمپانیا ئەریکسۆنی سویدی بەڵێ پەیوەندی لەگە داعشەیە چەند جارێک باسی ئاسیا سێر کراوەکو ئەو یەکێک لەو مەندووبانەیان یەکێک لەو شوێنانەی کە ئاسیا سێلیش لەگەڵ داعش لە 2014 لە بۆ هەفتە ئەو ماوەی کە کۆنتاکتیان هەبووە ئێوە کۆمەکتان کردوونە و بورجەکانتان لە شوێنی خۆی بووە کۆمنتی بەڕێزت چیە لەسەر هەن ئەوەی سەرچاو گیانە یەکەم شت ئێرکسۆن کۆمپانیایەکە سویدیە بەڵام عالەمیە ئیشوکاری ئیتیسالاتی هەیە لە زۆر وڵاتانی دنیا و لەم وڵاتانەی ئەم و دەوروبەرە ئیشوکاری زۆری هەیە ئەوە ئیشوکارەکانیان بەشێکی بچووکە لە ئیشوکاری مۆبایل و ڕاگەاندنەکانی ئەمە ئەوانە بە هینێک بە عەقدێک بە گرێبەستێکیان بۆ ماوەیەک ساڵێک 2 ساڵ بە جۆرەی گرێبەستەکان خەدەمات تەقدیم دەکەن ینی شارەزاییان لە بوارێکا هەیە ئەوە هیچ شتێکی لەسەر نەبووە لەم بەینا لە ڕۆژنامەیەک لەکی دەرەوە وەکو ئاگاداری لەسەریان نووسیون کە پەیوەندیان هەیە بە داعشەوە یا یارمەتیەکی داعشیان ناوە ئێمە بە دوای ئیشەکە کەوتین چووکاوتیان ناوی ئاسەسێڵیش براوە بە دوای ئیشەکەیەوە کەوتین کە کارمەندێکی خۆیان تا ئێستا ئەوە معلومە چونکە لە دادگای فراوان و ئەو شۆرانەی کە باسی کردوون یەکێک لەوانە کە ئێمە پەیوەندیمان بە ئەلکسۆنە وەکو ئەرزوکردی پەیوەندیەکە ئەوەیە کە باسی ئاسیاسیاڵیان کردووە ئێمە داوامان لێ کردوون هیلمان بەرێ سەرچاوی ئەم قسانە لەکوێوە هاتۆ چونکە ئێمە ببڕای ببڕ لەگەڵ داعش و هیچ ڕێکخراوێکی ئێرهابیە ئەو نەکەین لەگەڵ شەریکەیەکەکەین کە ئەو تەعاونی لەگەڵا بکات ئێمە تێگەیشتن ئەوە شتێکە کارمەندێکی خۆیان لە ئێرەکسۆن لەگەڵیان تێک چووە ئەم شتانەی نووسیوە ئەوان یاوانە بە مەحکەمە وایان لە ئێمە گەیانەوە بەڵام اعتیداریان بۆ ئێمە هێناوەتەوە بە شەفەهی کە ئەم شتە ئەگەین جێبەجێەکەین هیچ پەیوەندیەکی بە ئێوە نێوە بڵاوێکەینەوە ئێمە مهلەیەکمان ناونەتێ کاڵێن ئەوە بەڕەسمی جواب نەیانەوە بۆ ئەو محکەمەی کە محکەمە کرێ پێمان نەڵێن بە دواتووری بۆکەیت ئەگینا ئێمە داواتان لەسەر تۆمارەکەین لە دادگای دیاجای دەوڵەتی و لەسەر و هەموو شوێنەکە ئەو شوێنەی کە دەموباسەکەی تیا بڵاو کراتەوە ئەوە چاوەڕێی ئێمە هەندێشتین ئەگیلا ئێمە دژی ئەوەی وەکو باسم کرد ئەوانە لەگەڵ زۆر لایکە ئەوان هێناوی زۆر کەس براوە لەو مەسەلەیە دەست ئێمە کتوپڕ وەڵاممان ناونەتەوە هەر شتێکی کەش دەستکەوێت هەر مادام جەناب بۆ پرسیارەکەی لە ڕێیەوە وەڵامەکانتان پێگەین و جوابەکانتان پێگەین بڵاو بێتەوە بەڵێ سپاس کاک فاروق بەڵام ینی میدیای سویدی کەناڵێک وەکو یەکی سویدی هەموو کوردانەی سوید لێرن ینی وەکو کەناڵەشی مچە فەرمیە یعنی ئەڵێ بە هەزاران دۆکۆمنتمان لەدەستا و ئەریکسۆن لە دوێنێ ڕاپێرێ راپۆرتێکی هەبوو هەموو پیادەی ئەریکسەوە کۆمپانیای ئەریکسۆن بە خێفەکەیەوە لایەندا بەشەشی لەسەر ئەو پەیوەندیانەی داعشە کە دەڵێ 20 ملیۆن کڕۆنیان داوە بە داعش باشە پرسیارەکە لێرە دروست دەبێت کاک فاروق ئێوە لەگەڵ کۆڕەک من ئەوە زانیارم هەیە نازانم چەند دەقیقا چکو نەمشماردووە ئەڵێ نزیک 1000 بورستان لە 2014 لە بۆ 17 لە بن دەسەڵاتی داعش لە مووسڵ و تکریت و حەویزە و ئەوانە هەبووە چۆن مامەڵەتان لەگە کردووە ئایا داعش چی خەتێکی نێتی بەکارهێناوە چکو خەتیان هەبوو وانیا خەتێتیان هەبوو بورجەکانینگۆ باز لەوە دەکرێت ئێوە پەیوەندیتان هەبوو پارەتان داوە بە داعش ئێوەش بەڵێ
بە هیچ نەوەیەک ئێمە پارەمان ناوە بە داعش و لە پێش داعش قاعدە زۆر دوژمنایەتی ئێمانە کرد لە ڕاستیە لەبەرەوەی ئێمە قوبوڵمان نەبوو و ئیتیساریان وەرگین و داوای سەرانە و پارەیانە کرد بە تەلەفۆن هەموویمان ڕەفز دەگرەوە بۆ شخصی خۆم کە چەند کراوە ئێمە هەموو وەختێک ئەو خەبەرانەمان گەیانەوە بە دەسەڵاتی ئەمنی لە وڵاتەکە لە کوردستان لە عێراقا داعش زۆر دوژمنایەتی ئێمەی کرد لە پێشەوە قاعدە ڕاستە کە مووسڵیان گرت داعش کە مووسڵی گرت دەوروبەری مووسڵ ئەو شوێنانەی کە گرتی لەژێر سەیتەرایە بوو یا نیمچە سەیتەرایە بوو دوژمنایەتی ئێمەیان کردووە کە مووسڵیان داگیر کرد هەموو سایت و ئەچیزە و دۆگو پێڵن تاوەر و ئیلەکانی ئێمان تێک و مەکانە و زۆربیان سووتان و زۆریشان لێ بردۆ ڕنە بەکاریان هێنابێ لە شوێنانی کە بەفرۆشتن یادی ئێمە هیچمان نەما لە مووسڵ سەر لەنوێ کە داعش لە مووسڵ دەرکرا دەستکرایەوە بە ئیشی مووسڵ و بە بێ مبالغە سەدان ملیۆن زیاریان بە ئێمە گەیان لە شوێنانی کە لە ڕێگای بەغا لە ڕێگای سەلاحەدین و ئەو زێبووە دووسێ جار خەڵکیان لێ کوشتین ئەمە هەر لەبەر ئەوەیە کە ئێمە نەک کوێوەندی بە دوژمنیان زانیوین کە بە هیچ نوع قسەیان لێ وەرناگرین لە غەیری مووسڵ و هەر شوێنێکی کە هەیە ئێمە هەموو سایتەکان ینی بورجەکان کە عام خەڵک پێێڕێ ئەم بورجانەمە هەمووی حراساتی هەیە چەندجار لە حرەزرا و چەندجارە هینەکانیان سووتانەوە مۆلیدایان سووتانە هەنگێکیان سووتانە هەنگێکی زۆری سووتاوە هەتاوەکو لەو ناوچێ نەماون بە هیچ جۆرێک ئێمە ئامادە نەبووین نە ئێمە نە فەرمانبەرێکی ئێمە پەیوەندی بەوانەوە هەبێ و دایمە وتراوە تعلیماتیانە بۆ کاتنە سەردار ئەوی ئەتوانێت دیفاع بکە ئەوی دیفاعی پێ ناکرێت چی ئەەکەن ئەو داوایانە هەمووی لە ئەو شوێنانە ماوەتەوانێک کە ئێمە کردومانە و کەچی زیارمان لێکەوتووە بۆچی مانیاوە بە حکوومەتی عێراق و حکوومەتی کوردستانی شەمووی ئاگادارە بەس کاک فاروق داعش لەو منطقانە بە شتێک خەتی ئەنتەرنێتی هەبوو پەیوەندی تەلەفۆنی هەبوو یعنی لە دوو ئێوە و کۆڕەک و زین و ئەوانە هەنەوە نیا دووسەیەکە هەبوو هەیە بەڵێ من باوەڕ ناکەم یعنی داعش ئیتصالاتی تایبەتی خۆیان هەبوو دیارە چونکە یەک خەتی هەر بۆ معلومان ناحی هونەری وەکە بڵم یەک خەتی کە داخلی شەبەکەکان ئەبێ کە نەزانی کوێیە یەتە شەبەکە و معلومە خەتی ئەوانە نەهاتۆتە ناو شەبەکەکانیەمەوە هەر شەبەکەکە نەکسە کاپی ئەوە ئەتوانی بزانین چیەتە ناو شەبەکەکەەوە بە هیچ جۆرێک ئەوانە لە سەدا سەد هینان هەیە هێنی تۆڕی تایبەتی خۆیان هەیە بەڵێ ئەی بە چ خەڵکی ئەوانە زۆر پێشکەوتوو بوون لە ئیتیساڵات و کاک قادر هینیەمان بەکار نێناوە کاری مۆستەمۆیان سووتانی بەڵێ باسە کاک فاروق پرسیارەشتە دروست بەبی لە 2015 و 16 بوو مەسەلەی پەیوەندی لەگەڵ داعش و تجارەت دەنگۆی ئەچەندە یعنی ئەمە و کەسانێکی ئازادی خواست یعنی ئەگەر باوک و کوڕ و باوک ینی برا و برا هەر کەسە حەق خۆیتی بەڵام پرسیارەکە دروست بووە میدیا بڵاو کراوە کە کاک زریانی کوڕە یەکێک لەو کەسانە بووە لە خەتی سلێمانی زۆرترین پەیوەندی لەگەڵ داعشە بووە پەیوەندی داعشە بووە لە میدیاگانیش باس کرا و مەسەلەن نەوتیان هینایە بردیە بە ڕەزامەندی دەستگا ئەمنیەکانی یەکێتی باڵا دەستەکانی یەکێتی یعنی ئەوەی ئێمە زانیتمان بە ڕاشکاوی لێرە بڵێن لەگەڵ لاهور شێخ زەنجی ئەو پەیوەندی هەبووە یعنی کوڕەکەت لاهور شێخ زەنجی دەمی کردیە وەکو کەس دەینە سەری قسەی تۆ دیار چەندە ئەوە زریانە نەک فاروقی مەلا مستەفا بەڵام وەکو باوکێک کە کوڕەکەت پەیوەندی لەگەڵ داعشە بۆ لە میدیا باس بکە کۆمنتاری تو چییە بەڵێ باوەڕ بێ بە هیچ جۆرێک ئەو کوڕی من پەیوەندی بە داعشەوە نەبووە بۆ جژ بە داعشە وەکو فکر یانی ناڵێن لە جۆپایە لە شەڕە بەڵام ئیشوکاریشی کە هەبێ نەوتیان بۆ ئێمە هێناوە زۆربەی ئەمەیە بۆ شەریکەکانی خۆمان لە بازیانەوە و لە شەریکەی کارەوە لە هەولێر و ئەمانەوە ئەینا پەیوەندیان بە داعشەوە نەبووە دوارە ئەمە هێناونە بۆ کۆمپانیاکە خۆمان و شۆلانی تر
و بە تایبەتی نەوتی ڕەش نەوتیان لە داعش نەکردووە کاک هێنابیان بفرۆشن سیارەیان نەداوە پێ یعنی لەگە داعش وەختی خۆی ئەو قسانە بڵاو بوو بەزە شوێنێک نەئەوترا تاوەکو من ئێستا دەڵێم کاک فارغ ببوورە من یعنی بە دواتچوونم کردیە ئەوەی ئەریکسۆنیش یعنی کۆمپانیا ئەریکسۆن خێپەکەی دەرکرا لەسەر ئەوە کە پەیوەندیانە بووە من ئەو پرسیارە لێ دەکەم واز لە میدیا بێنی ئایا کوڕەکەی تۆ هیچ بەشدار نەبوو یەکێک لەو کەسانە دیارەخۆ ئەو هەموو نەبوو یەکێک لەوانە پەیوەندی لەگە داعش نەبووە تجارەتی لەگەڵ کردبن بە هاریکاری دەستگاهامیەکانی یەکێتی بەڵێ لەخێر ئەوانەی کە بڵێ ئیدیایان کڕۆیان خەبەرەکە گەیرن با یەک ئیسپات بن بە من و بە جەناب ئێمە ڕەدی خۆمان ئەبێت بەو شکڵی کە قەتعەن ئەو پەیوەندەی نەبوو کوڕی من بە داعشەوە بە تیجارەت بە داعشەوە ئەوانەی کە تیجارەتیان کردەوە لەگەڵ داعشە ئەوانەی تیجارەتی نەو دەکەن ئەوانە لام وا بێ لەلای دەسەڵات و دەسەڵاتەکان ئاگادارن بە خۆی ئەوەی هێزیان هەیە لەو شوێنانە لەبەرەوەی خاوەنی مەسافیەکانن لێرە بەڵام ئەوانە شتی دەولیان پیا کردبوو شەریکات هەیە عقوبە دەراوە لە شوێنەکانی خۆنەوە ئەوە خوار و ئەوروپی کە خارجی عێراقی جەڵێم کە کڕێن و فرۆشتنێکیان بووە تەبەن هەبوویان لە ترسە کە شەریکەیەکی چیمەتۆی گەورە لە سووریا مەسە بۆ نمونە چ پێویستی بە داعشێر ئەسەکەی شەریکەیەکی ئەوروپیە خوار پاراست لە ڕێگە ئەنی مەبداکە ئەوەیە بەس لێرە ئەگەر تیجارەت بوو بێ لەگەڵ ئەوانە بە هیچ جۆرە منم کە قسەکرابێ تاقیبی لە ساسەیم کردۆ نهائیەن ئەو شتە ڕاستیە و ئەوەی کە ئیدعای شتێگەکە ئەبێ ئیسپاتی شتێ بکە یا ئەبێ سەرەداوێک بات کە ئەمە لەوێەوە ئەزانێ بۆی من بە دوایە بچم جەناب و بە دوایە بچوە ڕۆژنامە گەر سڵتەیە کە زەدی داعش بێ بە دوایە بچێ بە هیچ جۆرێک ڕاست نییە کاک فاروق تجارە لەگە داعش هەموومان منتەهین کرایە ئەوە نیقاش تێدانێ بەڵام یەک بەڵگەش بڵاو نەبوویتەوە بۆ خۆت دەزانی نەک لەسەر کوڕی لەسەر هیچ کەسێک لە کوردستان بە حکمەوەی دیموکراسیت نییە بمبورە کە ئەو کۆمنتارە دەدەم دیموکراسیت نییە عەقڵێکی میلیتاری زاڵە شتەکان شەفاف نییە وەچی ئەوروپا نییە بۆیە هیچ کەسێک بەڵگەیەکی نییە ئێستا هیچ بەرپرسێکی ئیداری و ئەمن باڵا تجارەتی لەگە داعش کردیە وەک چۆن هیچ بەڵگەیەک نییە کە تیرۆری شەهیدەکانی قەڵەم کراوە بنمونە بەڵام هەمووشمان دەزانین تجارە لەگە داعش کرایەوە دەسەڵات پارتی و یەکێتی خەڵک تیرۆر دەکەن بۆیە ینی لە کوردستان ئێوە هەموو هەری قسەیەکەکەن ئەڵێن بەڵگە لە کوێ بهێندرێ ئەزانی مەبەستم چییە من ئەڵێم کاوەی بەڵگەم من بەڵگەم ئەوێ بۆ ئەوەی محاسبەی یەکێ بکەم کە لای من ئیژەکایەکێکە لە مناڵی من یایەکێکە لە خزمی من بۆ ئەوەی ئەو بەڵگەیە بۆ چێوێ خۆ لەگەڵ ئەوەی کاڵی بەڵگە زۆر نییە بەڵگەکە وەنێ حەقدەکە بێنن خەڵک دیراسی بکەوە بڵێ ئەوە حەقدە لە بینیەوە ئەوە خۆ بەڵگە غەیری ئەوە هەیە نهێنی لە کوردستانە نییە کاک قادر ئەو نهێنی ئەوانەی کە نهێنی جۆڵەنەوە تا لە هەموو دام و دەستگاکانە بەڕەقەم و بە مەبلەغ و فاریزەیەکی بەجێ ناهێڵێت لەبەرەوە ئەو قسانە کە کراوە لەسەر زۆر کەس ڕاستی ڕەنگەتیا بوو بێ بۆ ئەوانەی کە کردووانە و تیجارەت لەگەڵ داعش کراوە بە ئاشکرا لە هەموو شوێنە بڵاو کراوەتەوە بەس ئەو ناوەی کە جەناب دەیڵێ قەتعەن تیانە و من قەت ممکن نییە قبوڵم کردا لە ژیانماوە ئێستاش و لە دوا ڕۆژیشە شتی غەیرە قانونی بکەم بەڵێ وڵات کوڕی شتە کاک فاروق ینی کە لە تەمەنی تێپەڕی خۆ ئینسان ناتوانێت ینی ئازادە چ دەکەی ئەما ئەو کەسەرکی ئازادی خواست یعنی من پرسیارەکە ئەوە کردم لەبەرەوەی تۆم لە بەردەستە ئەگەنا ئەتوو حەقی کوڕی خۆت وەرناگری ینی حەقت نییە لەسەری تا خۆ معلوماتم هەیە لەسەری و معلوماتم هەیە لەسەری شوکاری وڵاتەکە هەمووی نەکەری کوڕم بەڵێ دانی من لەیان پرۆژەم هەیە و لە ساڵی 1975ەوە من خەریکی شوکارم و زۆر بەشی لە ژێرخانی ئابووریایی ژەکەم من خۆم ئەو جۆرە تیجارەتانم لێ لەبەرەوە شارەزاییم هەیە و کابرایەکی ئابووری ناسم کابرایەکەم مالیە ئەزانم لەبەرەوە کە ئەڵێم نییە بۆ داوای ئیسپات دەچیەکەم هەنیەک خەڵک دەنووسێ فڵان ئەوەیە ئەماڵێ بەڵگەکەشم ئەوەی لە فلان شوێنە موسەجلە بەمە و بەوە یا لە فلان شوێنە گیراوە بەوە یا لە فلان شوێنە بینراوە خۆی سینەکاری ئەمە
کە بەڵگەلەبێ خۆ کوڕێکم چی لێ بکەم ئەگەر 18 ساڵ بێ 40 ساڵ بێ 50 ساڵ بێ خۆ ئەبێ من بەڵگەیەکم بەدەستم بە تا محاسبەی وەڵام لەبەر دەستی خۆمایەوە نییە هەمومان ئێرە کوردستان لە بارێکی ئاڵۆزاویایی ئیتیهاماتی زۆر جاشی زۆر هەیە ئێستا شتە قسە بە پێشمەرگە و بە هەموو جیاتێکی سیاسی پادەڵێ هەمانە جاسوس بۆ ئێستا شتە قسە بە مالیکاڵێ و لە پێش خەڵکی شۆڕوە یعنی ئەو ئاڵۆزاویە مەقسەمەی کە هەیە خەڵکی کەش تووشەکەن بەناوانێ زۆر تووشکراوە بەناو بەڵام لە ئەنجامە کە ڕازنەبۆ بە هیچ جۆرێک نابێ بە حەقیقەتێک یا بە شتێکە ناوی خەڵک برزرن لێ یا محاسبەی کرێ لەسەر شتێکە کە هیچ پەیوەنی نیە. بەڵێ کاک فاروق هەیسی بڵند بۆ خۆت باش دەزانی و خەتی پاڤێل وەختی لەگەر لاهور شێخ زەنجی کەتنە ململانێ کوڕێکی ناسە تەلەڤیزیۆن وتی ئەمن لەگەر کوڕی کاک فاروقی مەلا مستەفا شریک بوومە و نەوت و وەنیا چەند ساڵێک ئەو کوڕە لە زیندان بۆ بێ ئەوەی بدرێتە دادگا بێ ئەوەی تۆمەتێکی گەورەی لەسەر بێ ئەڵێن بە کاک فاروقیان گوتووە کاک فاروق گوتیتی ئەمن با لە زیندان بێتن ئەنی هەونگاوێکی واد نەنایە کە ئەو کوڕ ئەگەر هەر تاوانێکی هەبێ لەگە کوڕەکەی تو دیارە لە ڕێگای برایش لاور شێخ زەنجی کە گیرا بووە ناوی بڵندەوە بزانم خزمیشتانەوە بزانم هەڵە نەبم ناوەڵا هیچمان نیە دەدا قەدی بووم پێشم حەدا ڕووداوانە هەڵوێستی چ بوو کە ئەو چەند ساڵە گیرا بوو بێ ئەوی بدرێتە دادگا هەڵوێستی من هەڵوێستێکی یاساییە بەرامبەر ئەو ئیشە ئەو کوڕە لەگەڵ شەریکەیەکی ئەمە دزیەکی زۆر زۆری کردووە و ئەو دزیانەی هەمووی لە محکەمەی ڕسمیە لە سلەیمانی و هەنگێکی بردە هەولێر خۆی ئەمانە دادگا حکمی 6 ساڵیە 6 ساڵەکەی تەواو کرد و برایەوە ئەنجا داوایەکی مەدەنی هەبوو بۆی ئەو پارانەی کەلایەتی ئەمە نوقەیەکە زۆرم پێخۆشم پرسیارەی جەنابوو ئەو کوڕە کە بەرەڵا بوو هێنایانە سەر تەلەڤیزیۆن یەکێک لە تەلەڤیزیۆنەکان بەلای هەموو کەسانێک کە ئێمە ناسێ و ئاگای لەو مەسلەی ئەو کوڕەیە کە بڵندی حاجی عەلینەوە گەنجێکی سەر بە شێواوە ئێستا ڕەنگە جاکە ئەمە بۆ حکم راوە تەمیز کراوەتەوە تەمیز ڕۆژەوە بەسەریا و ڕاوەتەوە کە بەر بوو لە عەفوێکا بەر بوو ئەوانی کە نەیگرێتەوە بەڵام داوایەکی مەدەنی لەسەر بوو بۆ ئەو پارانەی قەرزارە نەتی ئەنجامی چی بێ باشە کە هێنایانە سەر تەلەڤیزیۆن خەڵک هەمووی ساوەڕێی ئەوە بوو کۆمەڵێ بازرگان و خەڵک و عینەکان واکرا بۆ پرۆگرام بەڵێ محکەمە کە لە محکەمە حکم براوەکە و بەشەی تاو کردووە هەمووی بەڕێوشۆنی خوا ڕۆشتووە محامی خۆی هەبووە ئێمە محامیمان نردووە شەریکەکە بە ناوی خۆشمەولە بۆ بە ناوی خەڵکێکەوە کەسەر بە منە ئەمە نەتیجەشی دەچوو ئەو نەتیجە پێ بڵێم زۆر خۆشە ئێستا من وەسیقەیەکم لایە هەروەی کەبەر بوو پاش تەلەڤیزیۆنەکە هادی اعترافی لای من کرد و لە ڕاستیە مەکتەبی کاک بابڵ تاڵەبانیش هاوکاریان کردین لەوەی پێمان وتن ئەمە کەکرێ ئەمە درۆیە ئەم کابرایە حەفز بووە لەسەر جەریمەیەکی گەورە و ئێستا بەرەڵا بووە شتیکەی لای دیسانەوە محامی ئەمە داوایان لەسەر قەید کردەوە بۆ ئەو پارانەی کە لەسەرێتی و کە خواردوەتی شەریکەکە هەمووی نەتیجەی دەچوو نەتیجە ئەو کوڕە جارێ دوو جار چوونە محکەمە تەلەفۆنێکی بۆ من کرد بێگومان ئێستا کە بڵاوەکەنەوە گویان لێ بێ و ڕێگە تەیدیشتام کاگەر پێشینەڕێن بڵندی حاجی عەلینەوە هاتە لای من وتی من ڕێم ئەو شتێکە بکراوە شتێک بۆ پێم خۆش نەبوو من پارەم لای خەڵکی کە هەبوو لای ئێوە نییە ئەگەر لەم داواشتانەی داهات و لێم ببووری تۆ دەسەڵاتت هەیە لە ناو کۆمپانیای خۆتانە لێم ببورن من لە دوڕۆژە چیم پارەپایەکەم قازانکەم ئەتان نەمەوە وتم باشە تۆ دان بنێبەوە ئەوەی کە تەلەڤیزیۆنەکە کراوە چۆن بۆچی نێ من بەدوایە ناڕۆم بەڵام شتێک دەرخە بۆ شوێر بۆ من بۆ ڕێی عام جارێ بە لە سنوورێکی هێنا زۆر داخراوە باسیەکەم بەڵام بۆم بنووسە چوو ئەو نووساوی یاوی نەتێ ئەڵێ من فڵانم ئەو شتم کردو ئەتیدارێنێتەوە زەرەرم کردووە لە ئیشوکارە بەڵام من دانی پێ ئەنێم کە من هیچ داوایەکم بەرامبەر کاک فاروق کوڕی کاک فاروق ئەوان نییە کوڕی هەر کۆمێکیانە بوو بەراو و ئەمە ئەڵێ من 61 ملیار
دیناری ئەو کۆمپانیایە قەرزدارم لەگەڵ 53 ملیۆن دۆلار ئەمانە بە خەتی خۆی ئەو کوڕە لامە من هەمووی هەیە ئەگەر لایەکی کە بڕێوانێ ئەینەرم بۆ دۆنابوو بە ئیمزای خۆی بە ئیمزای دوو کەسی کاربەدەست لە کوردستان. یعنی تو پێت وایە ئەو برا بڵند حاجی ئەو کوڕە بڵند لەژێر زەخت باڵی پاڤێل دژی لاهور بەکاریان هێنا و ناوی کوڕەکەی تویان لەگەر برای لاهور شێخزەنجی بەکارهێناوە، یعنی چیرۆکەکە وانە نەبووە لەژێر زەخت ئەو اعترافەیان پێ کردووە. جیاوازە ئەم کوڕەنێ ئەم کوڕە کە بەرەڵابوو بە حەقەت لیان ناوە یا تازیبی بن بەعکسەوەی تیامەکە بوو کە ئەیپارێزن ئەوە شتێکە باوکی ئێکێتی بۆ شەهید بووە ئەمە شەیە ئەمەش عەفی خەڵکێکی زۆرە جوڵێ لە بیما فیهم خۆم لە نەتیجەی ئینەکە ئەسبابەکان ئەمەیە ئاوا بوو ئەوەنگە قەرزارە کە قەرزارە ئەی چی لێ کردەوە بە پارەیە ئەمە ناکەوینە درێژەی ئەوە بەڵام ئێمە لێ خۆش بووین لە مەحکەما ئەو چی داوا و ماوا و ئەمانە کە بەتەما بوو بچێت و پاڵی پێوە نێچیوێ شتێکی نێ داوای تێبوو لە سەرێکی لەوانەیە مەکە گواف دەستیانە بۆ لە فرانن و نافرانن هەمووی خۆی تەقدیمی مەحکەمە کراوە ئەوە شتێکە براوەتەوە هەموو کەسێ کەسوکاری خۆی و ڕێیەکی دەور و پشت ئاگایان لەوێ زۆر سپاسی منیا کرد و من لە عینی کاتاکاڵێم ئەمەی کاک بابڵ مەکتەبی ئەو ئەمەیان کردبوو لە چاکە و لە کوژاندنەوەی مشکلەیەکە بۆ یەکێکە کە سەر لێشەوا بوو کوڕەشەهیدێ بوو هەروەنگەیەوە ئێستا بۆ خۆی ئەسوڕێتەوە و جارجارە سەلامە لە منیژەکە. بەڵێ کاک فاروق بچینە سەر ملک و یعنی کاک فاروق مەلا مستەفا لە سلێمانی یەکێک لە سەرمایەدارە دیارەکانە لە سلێمانی کە یعنی پارەیەکی باش لە کۆمەڵێک پرۆژە سەرف دەکاتن کە ئەوە وەکو سەرمایەدارێکی نیشتیمانی کە شتێکی باشە پارەکانت نابێ دەرەوە لە ناو نیشتیمان ئەو خاڵە زۆر پۆزتیفە یعنی بە هیوان هەموو دەوڵەمەندێکی کورد لە کوردستان مەشاریع بکە بەڵام ئیتر ڕەخنەمان لەسەر شتی کە هەیە ئەو شتەکەیە تۆ ئەو ملک و ماڵی هەیتت دەنگۆی زۆر هەیە کە حسەی ماڵی لە سکرتێری کۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بۆ ئێستا کڵەکانی تاالبانی حسەی بەشی شێرهی ئەوانە ئایا سەد ئەو ممتەلەکاتانەی هەیتت ئیخۆتە یان چەندی بەنمونە ئێستا خۆ بەڵگەیەک بڵاو بۆ کە 125 پازدەیە چەندە ئی نەوشیروان مستەفایە وایە نە ئی کارگەی بەیتیفاقە بەڵێ یعنی ئەو ممتەلەکاتی نەوشیروان سکرتێری کۆنی کۆچکردووی گۆڕان بووە چەند لە ممتەلەکاتی ممتەلەکاتی ماڵی تاالبانی یان یەکێتی نیشتیمانی کوردستان یان ماڵی نەوشیروان مستەفایە. با لەوەی کاکدە شلوانەوە دەست پێ بکەیت چونکە قەلەی زۆر هینە ئاسانە کاک نەوشیروان ئیجازەیەکی کارگەی جگەرەی هەبوو ئابوو چیمەندۆی هەبوو ئیجازەکەی لە وەزارەتی پیشەسازی کوردستان وەرگرت بوو هەر وەک بۆ دەگەرمەوە بە کوردی من نەوشیروان کاک فاروق زۆر گرنگە و دەست خۆش بێ سکوەوەی کاک نەوشیروان هەموومان بە دوای دادەچین بە دوای ئەسڵەکەی کە تو یەکێک لەو لینکانەی بەڵێ کاک نەوشیروان برادەرم بوو لە مناڵیەوە هەرچەندە لە دوو حیزبی جیا بووین تا وەفاتی من هەر لە حیزبەکەی شکلۆ جەنابوو ڕەنگە بزانی تاوەکو ولیکە من لە حیزبی شوعیای شکلۆ لە مناڵی لە یەکی متۆسەوە بەنسبەت کاک نەوشیروانەوە وەک برادەرایەتی ڕۆژێک بە منی وتی بن ئیجازەیەکی هینم دەرهێناوە ئیجازەی دامەزرانی چیمەندۆ تا ئێستا بە سێ کەسم و تۆ ناوەکاری پێوتم ئەم سیانە نەیانتوانێەوە ئەمە بکەن پارەیان نەبوات و چاکە لەگەڵ بۆیان نەکراوە ئەخیریان شتێکی تیا سەرف کردو و ئەویش براوەتەوە ئەگەر تۆ یارمەتیم بیت وەکو هاوڕێیەکی کۆن ئەمەم بۆ بکەی من زۆر مەمنون بە چونکە لەوە بەوڵەوە من لە دنیا هیچم نییە تا ئێستا ئەمە شتێکە تەسکی نەوشیروانی ژەکەەوە حقیقەتی ئەو ڕۆژانەیە لە سا 15 ئیجازەکەی لە سا هەر هیلێکی کە هەبوو خەڵکی هەیبوو بە لە سا 15یان بە جەماعەتێکی کردیان بە معامل لە سا 15 راوە بەو ئیجازەی کاک نەوشیروان
لە سا 85 هیبنە بەڵێ ینی من دروستم کردووە ئەو ئیجازەکەی وەرگرت 15 پێدا لە پای بەڵێ ئیشێکیان تیا کردبوو بەڵێ ئیشێکیان تیا کردبوو ئەردەکە ئەرزی بەشەی وەرگیرا و سیاجێکیان بۆ کردو ئەوەی کە وادیابێ بۆی تاو نەکرابوو سێهم کەس بوو وتی ئەگینا فاروق ئەو ئیجازەیەم مودەی بەسەر چوە لێمە سەگنەوە کەمەن ئەوەختە ناڕێک بوو لەگەڵ ساڵی چەند کاک فاروقەوە ساڵی تۆ بڵێ 6 ساڵ لەبوو پێش 7 ساڵ لەبوو پێش هەرەوە کاگنەوشیروان ئینتاجی هینەکەی نەبینی ینی ئینتاجەکەی بەسەر یاڕۆیا تازە تەواو بوو ئەگەر خۆم حاضر کرا بەرەقەمە مایتێ بەڵام ئەوە کاگنەوشیروان لە هینا بوو ڕێکەوتم لەگەڵیا هاتم لەگەڵ شەریکەیەکی چینیان ڕێکەوتم تۆ جەناب بێ بدانی کە ئێمە ئەوەی سومعەیەکی تیجاری هەیە سومعەی بانکی هەیە توانێت قەرزکە هەیە توانێت لەگەڵ شەریکات ڕێکەوێت ئەو شەریکەی ڕێکەوتم لەگەڵیانە کە لە کوردستانە دوو شەریکەی کەشیان هەیە بە کەیبەن بەڕێوانێ ئەمەی ئێمە کارێن ئەمە سێهەمە بەو شکلە ڕێکەوتین لە سا 15 قازانج و مڵکیەت کە دروست دەکرێت هی نەوشیروان مستەفایە ئێستا هی کوڕەکانێتی تەبان باقیەکەی هی بنە من لەوە پێشی دوو لە دوو کۆمپانیای خبرەم هەوو لە چیبەتوە تەبان دوو کۆمپانیای یەکەم جار کۆمپانیای تاقوزەی حکومی بوو شوپەوە ساو بوو ئیشێکرد ماوەیە 200 تاجەکە ڕۆژی ئەوەستا ئەوە من هێنم هێنا شەریکەی ئۆراسکۆمی میسریم هێنا بە 2 ساڵ چاکرایەوە بوو بە ڕۆژی 2000 و 3000 تەن لەباتی ئەوە ئەو شەریکەیە بەڵام مینی حکوومەتە هی حکوومەت بەکرێم گرتووە لیان من ئێستا لە پێشاکەیمەوە عقدەمان کردەوە بوو جایانەوە بەکرێ بۆ بە حکوومەت ئەوەم هەبووینی بازانیش لەگەڵ ئۆراسکۆما کە لە پێشا بێسی بوو دوایی بوو بە فەرەنسی بوون بەلافات کاڵێ قسەێنێ من شەریکاتی زۆری ئەجنەبیم هێناوە سوودمان هەر لە پارەکان وەرنەگرتووە سوودی دوا چاکوان وەرگرتووە لە شارەزایی ئەوان لە ئیدارە لە هەموو شتە فەنیەکانە لە مارکێتینگە زانان بازەی ساڵانەوە هەیە 20 ساڵ 30 ساڵ شەریکاتە لە عالەمە ئێمەمانەمان نەبووە ئەمانم هێناوە من زۆرن ئەو ناوانە کە سوودیان گەیانەوە بە سلەیمانی و بە کوردستان لە قەیز قسمێکیان لە عێراقی شایەنە تێکیانە هیچ غڵەتێ لە مۆزوعی کاگنەوشیروانانێ ئیجازەیە کە وەری گرتو هەوڵی یاو بێ بە شتێک و لەونەوە ئیجازانە زۆر بۆ فرۆشاوە دەسا و دەست ئەو بۆی نەکراوە من ئەوەم کردووە تا ئێساش ئەوان لە سا 15 هەیە نەداگیرکردنە نە بە زۆرە لە غەڵەتێکی قانونی تایە ئەی ماڵی تالەبانی جۆجەنا بە ڕەنگ ئەزانی من پەیوەندیەکی زۆر برادەرایەتیم لەگەڵ مامجەلالە هەبوو بەو پەیوەندیەوە ئەزانە مشتێکە هەمیشە خەڵکێکی ئەوان ئەگەر لە شتێکە هەبن ئەوە نییە ساحێبی شت بن شەریکە ئەگە شەریکاتمانەیە مساهمەیە مساهمە کاگە قەدر حینە هەر کەسێک پشتێکی بچووکی هەبێ لە دینارێکەوە بۆ ئەوە یەکێکە لەو شەریکەیە بەڵام شەریکە گەورەکە هینی کێە دەسەڵاتدارەکان و موەسیسەکانە لەو بابەتە ڕەنگە لە یەک دوو شتاکە هەن شتی زۆر بچووکە خەڵکی سەربەوان سەر خۆیان ئەمانە شتێک نییە ئیستیغلال کرابێ یا بە زۆر بە من کرابێ و منیش زۆر دۆستی مامجەلال بووم وەک شەخص ساڵانێکی زۆر ئاشکرایە لای هەمولایەک لە ئاشتی و برایەتی شەڕی بینی ئەوان و پارتی شاکردنەوەی ئێمە من لە سکرتارێتی لیژنەی ئاشتی و برایەتیا بووم دەورێکی زۆرمان بوو لە ئاشتوی بینیانە ئەو پەیوەندیانەمە بۆ من ئەوەندەیە یعنی کاک فاروق دوایە ماڵی مامجەلال هیچ مەشروعێکیان نییە لە لای تو و ئەگەر هەیەیان بێ با ئەو پرسیارە بکەن ینی مامجەلال ئەو ئیمکانیەتەی لە چێ بوو لە کاتێک لە ئەو سکرتێریە چێتی بوو وەنیا ئەو مەشارەکانەی لە چێ بوو کە بەخۆی یان هاوسەرەکەی هێرۆخان یانەوەتە کوڕەکانی بەنمونە تۆ ئەڵێ مەساهمەیەکی بچووکیان هەیە بەس ئەوەی ئێمە زانیمان بە پێچەوانەوە نسبەتی پارەی تو لە سلێمانی 15ە لەو مەشروعانە ئیوانە زۆربەی یەکێتی ئەوانە هەمومان کاک فاروق لەوە منتەهین بچووکترین پرۆژە لە کوردستان دەکرێت ئەو دوو حیزبە ئەو دوو بنەماڵە
ئیجازە نادەن مەشاکل دروست دەکەن ئەگەر حسەیان تێدا نەبێ ئەوە دەیان چیرۆکەیە کەس ناتوانین کۆڵی لێ بکە تۆ بە پێچەوانەوە وا پیشان دەدەی کە ئەوان مساهمەیەکی زۆر بچووکیان هەیە وەکو بمەدمونە و کاکنەشیروان 15 هەیە بە نمونەوە دەڵێم بەڵام ئەوەی بزانیتمان بە پێچەوانەوە تۆ لە بەشەشی هەرە گەورەی تۆ بەڕێوە دەبی بە نمونە 185 ئیوان بێ 15 ئیتووە کۆمنتت چیە لەسەوە من پرسیارە لە تۆکەم بەڵێ باشە لەم گۆڕانکاریانە کە بووە بوون و نەبوون و شەڕ و ئەم دوو حیزبە و ئەولا ئەولا ئەمانە ئەم ینی بڵین ماڵی مامجەرات ئەگەر ئەم پارە زۆرانیان هەبوو بێدەنگە بن لە من وەڵای من نازانم کاک فاروق ئەمەیە ئاخر من پێ دەڵێم بەوشە بەو جۆرەیە کە بە دۆناو دەڵێم وە بەڕەسمی شوێ بڵێم بۆ با هەموو کەس بزانێ بڵاوێکی تۆ جەناب بوو مام دەلال بۆ ئاسێسەل 2 ملیۆن دۆلاریاوە بە من وەک شەخص مساهمە بۆ یەکێتی و ئەوە ئێستا لە ئیدارەی گشتی یەکێتیان مەوجودە و هەر وەختێک قازانج کە بژەکرێ ساڵانە تقریبا هەموو تێکراوە ئەو بەشە دلێری سەیمەجی هینە مەسوولی ئیدارەی گشتی بۆ ئەردی ئیدارەی گشتێ تا ئەوانە ئەوان هەیە کە بەشە کاک فاروق ببوورە ساڵی چەند 2 ملیۆن دۆلاری دا بە تۆ ساڵی بڵێن لە دوای 2007 ئێمە ئیجازەمان وەرگرت لە بەڵام کامەرە ئێمە من شەریکی ئیمکانیاتم نەبوو من خۆم من چیم هێناوە کە بڵێ بە چۆن دروستکراوە شەریکەی چیمەنتۆکە پێشە من با بڵێن ئاسیا کە شەریکەی گەورەیە ئێمە من ڕێسمالێکی کەمم هەبوو بەڵام چۆن ئیجازەم دەرهێنا بوو لە عێراق دەبان بۆ یەکەم شەریکەی مۆبایلم من لە کوردستانە بۆ یەکەم شەریکەی مۆبایلی پێشکەوتوو گەورەشم ئێستا لە عێراقا بالئەساس ئەم پارەیە نیوەی را لە پێشەوە 1,250 ملیۆن دۆلار بوو لە زیادکردن و کەمکردنێکە زیادکردن بڵێن لە بەغاکە لە ئەردەنیش کرا ئیشەکە من بە ئیجازەکەی من شەریکەیەکی کوێتیم هێنا لەوە پێشەوە شەریکەی کوێتی ئیسفادەمان لێکرد ئەو پارەکەی هەموویەوە کە پارەکەی هەموویەوە من لە سا 50 هەبوو ئەوان لە 149 سەرەتای سەرمایەی گەورە لەمەوە دروست بووە کە قازانجی کردووە قازانج و فایدەی قازانجەکەی بەشەکەی خۆشان لە قەرزەکە وەرگرتووەتەوە شەریکات ئاوا هەروە خەڵکێک کە سومعی هەبێ با خەڵی کەش تێ بگا ئەم حەقیقەتانە کە سومعی خەڵکی زۆر هەیە پارە لە بانکەکان وەرەگرێت مقابل هەیە مڵکە مقابل بە سومعایە کە پارە لە بانک وەرەگرێت بە پارەی بانک ئیژەکە قازانجاتەوە بانکش لەسەرەوەژی قەرز بە شوێنەکان و قەرزەکە و فایدەشی لێوەرێتەوە بەدایمی دا ئەمانە بە قروس کراوە ئەمە بە شەراکەتی دەرەوە کراوە ئەیدا ئەو پارانە کەس نەی بوو لە وڵاتەوە ئەوانی لەو پارەیان نەبووە کاڵێم ئەوە کە ئەو پارە ئەوەنەیە و ئەوانیش ئێستا بەو بەشەی کە ئەو سابەریان کەوتەوە وەرێگرن بەبێ هیچ مشکلەیەک بەبێ هیچ قسە و باسێک هەرچیەکێ بە ئیمزا و بە مۆر و بە ڕەسمی لیان ئەیانرێتێ و دەستێک وەرێگرنەوە حقیقەتەکە ئەوەیە جا کاک قادر ئەمانەی کە زۆر شدەوترێ لە کوردستانە زۆرێک یەکێک ئێڵێ کە خۆی ئەسڵ ئەو دروستی کردو حیزبەکە بۆ داپۆشینی ئەوەی خۆی کە ئایبیش نییە و هەوڵا لەگەڵ حیزبێکا شەریک بێ بۆ ئەگەر ئیشەکە قازانجی وڵاتەکەی تابێ من دایمەڵێمە میشانەی من هەمە قازانجی ژێرخانی ئابووری تایە معامل هەمووی اتصالات فەنادق خەستەخانە ریسایکلین من کردومە ئەمانە بەشێکی گەورەیە لە دروستکردنی بنیەیەکی تحقیق باش لە ئابووری ئەم وڵاتە و 1 مەتر ئەرز و 1 فلسیشم لە خارج نەبوو نە ئەبێت تا ئەمڕۆ ئەڵێم ناڵێم ناوێ دوایی بەڵام هیچم نەبردووەتە دەرێ ئەوە قازانجەکەی اقتصاد نییە قازانجەکەی پێگەیاندنی جیلێکی تازەیە لە پیشەسازیە وایە کاک فاروق بەڵام ئەزانین چیە من لە بە هەندێک ینی کچێک موقتەنە ناتوانین بین یعنی ئێمە دەوڵەمەندێک لەگە برادێک دیداری کردیە ئەڵێ
ڕۆیەک 5,000 شقه لە هەر شقەی $1,000 قازانج کردی ئەو عومەر فەتاح گوتیتی ئەگە دوو لە بۆ من نەبێ 2 ملیۆن لەو 5 ملیۆنە ئەمن بۆت ناکەم یعنی قەزم لەسەدەیە دەیان ئەمە لە دەستمانە ناوی دەیان ئێستا جەناب ئەوان دوو ناولایە ئەو برادەرەی کە پێی وتون وە کاک عومەر فەتاح وانە بەڵێ ئەوە تۆ نمونەیەنێتەوە بەس پەیوەگیان بە منەوە نیە ئەو پرسیارانە ئەزانم ئەو پرسیارانە لە خۆیان بکەیت وەڵامە بنەوە من ناتوان وەڵامی ئەوە بمەوە بەڵام یەکشت داوا لە جۆراب دەکەم یعنی ئەم قسانە کە ئەڵێن ئەوە بڵێ بەچیا ئەزانی ئەمە قازان جەبەژەکرێ هەمووی مسجلە ئەسهومە مەسەل ئاسیاشتی گەورە بێ سەهمی هەیە لە بۆرسەی عێراقا لە سووقی ئەوراقی مالیە ئەمە هەر یەکە 1 دیناری هەبێ سامەکە بە ناوی خۆیەتی لە زۆر شوێن مسجلەوە ئەزانی مەبەستی مەچێکاک فاروق پارتی وێچێتی هەردوو بنە ماڵا یعنی ئەوە ڕێی منان ڕێی تو بۆ خۆت سودا بەدەیەوە ناگەینە قەناعات سەرمایەدارە لە کوردستان بێ خاوەن ئەو هەموو ئیمکانێتە بێ ئەگەر بە خۆشییان ناخۆشی بە شەراکەت یان بەبێ شەراکەت لێی بگەڕێن ئەتوا پیشان دەدەیت یعنی ئایا کاک فاروقی مەلا مستەفا ئەو قودرەتەی هەیە مەسەلەن مقاومەی ئەو هەموو مافیای سلێمانی بکاتن بڵێ هەموو پارەگەل و مەسەلەن قازانجەکان و خۆمەچ من نمونەیەکم لۆ تێناوە و ئەو بڵاو دەکاتەوە بە دەوی خۆی ئەڵێ مەسەلەن بەس عومەر فەتاح لە 5 ملیۆن وتی دوولۆمە سێلوت یعنی ئەتوو لە کاتێکە سەرمایەدارێکی گەورەترین شتێک قەناعەت بە دینەر بکەین کە کاک فاروق یەکێتی دەژێر ئەتوو لە بن دەسەڵاتی یەکێتی بە زەوانەی لە بن دەسەڵاتی پارتین یەکێتی ماڵی تاالبانی باوا بڵێن بنەماڵی تاالبانی بە هەردوو بە برازاکانیشەوە نەبێ لای تو کا یەکێک لە پرۆژە گەورەکانی سلێمانی بەڕێستی یعنی ئەوەیە من لەگەڵت دامە و جوابانەیە تو دەدەیەوە بەس یعنی ئێمەش دەبگەینە قەناعەت لەو پرسیارم کردووە بار هەڵ کاک فاروق تۆ وەڵامی خۆت داوە ئیتر هەر کەسەمان لەوەی خۆیە کاک فاروق باشە ئەوە بەڕای دەشیرەوەی کە پەیوەندیان بەم ئیشانەوە هەمووی جوان لێ و با دوای ئیشەکە بکەون من زۆر لەگەڵ ئەوام جەنابتان و هەموو ڕۆژنامە نووسێت کە بە حیادی بگەڕێ بە دوای گیر و گرفتی ئابووری و مالی ئەم وڵاتە ئەوە بەشێکی گەورەیە لە ئیشی ڕۆژنامە نووسان بەڵام کە گوێژەگرن لە ئیدەکان قسەکان هەیە ڕێگا تۆ بتێ بیان بری هەر بە نەعەم ئەولاک دەردی ئەمە بەکە جواب بنەوە ئەم نەستەینە ناکرد بەڵام من لە ساڵی دوای 75ەوە دوای شکستی ساڵی 1975 من لە دەرەوە 8 ساڵ پێرەوە تەمەن من پێشەوە هەر دەرچووی کولیەی تیجارە و اقتصادی بەغام وەلا وەختی کولیەش کە ئەم خوێن ساڵی جارە دوو جارە شەرە گیرام سێوەک سیاسی لەگەڵ ئەوە ئیشیشمە کرد و ئەشم خوێن یعنی هینێکمە بوو خەزینێکە بوو لە خیبرا لای من لەی شوکاریشە لە ئەوەی من کە بۆ زۆرافتی بازەکەم ئەوەیە کە ئەمە لە 1970 بەرەو 76 تا ئەمڕۆ ئەم شەوکارانەی من پیا بووە و بە ئەو شەریکانەی عالەمیانەش کە بۆم باستدی من چوم باش شتێکە پێ بڵێم ئەمە زۆر شتێکە لە شوێنی خۆیەتی من چوم بۆ چین ئەزانی من لە ئاسیا سێڵەوانە بیدایەت چوم بۆ چین خەلەعەتم پێکردن کە هاوکاری بکەن لە بهێنانی مۆبایل بە عەقلیان نایەتوو لە پێشا هیچ شوێنێکی کە بە عەقلیان نایەتوو من داوام لە تورکسیا کرد لە جوابیان نابوو لەم ئێرکسۆنە کرد جوابی نەبوو ناوم نەبوو چوومە چین خەلەعەتم پێکردن ئەو ڕفاقەتی من ڕفیقاتی من هەمە لەگەڵ چین و ئەو شەریکەی هواویە شتێکی مێژوویە کە هاوکاریان کردین لەم ساڵانە داوەتیان کردم وتیان هەر بۆ سەردانێ بکە ڕفاقەتمانێ لەگەڵ گەورەترینیان لەمانە لەم شەریکە گەورانە کە سیاسیشن تەبەلەوەن کە هاوکاریم کرد من مەسفایەک دانێم لە کەرکووک دەستم پێ کردم هاوکاری مەکەن وتیان هێل دەکەین لە تعارفیان پێکردم لەگەڵ بانک ئۆف چاینا ئەنی بانکی چاینا گەورەترین بانکەکانی چین و لە گەورەترینەکانی عالەمیشن داوای قەرزم لێکردن لە 1-2 جەرسە لەوێ و هاتم لە دووبەی کۆ بووم لەگەڵیانە
بڕیاریان بۆ ئەو مەشروع بەشەر توشروتێتە بیناچی لە تەفاسیلەوە ملیارێک و 500 ملیۆنم بنێ بە قەرز بۆ ئەو مەشروع ئیجازەم دەرهێنا بوو بیدایەت کە بردموانە ڕۆی هەتاوەکو ئەخیر ئەرزیان نامێ لە کەرکووک هەموو شتەکەن تاو بوو لە مانگێکی نەمابوو بۆ ئەوەی کە بڵێ ئیتر شت بێ و بڕوا و مواسەفاتەکانیمان هەمووی دراسەکەەوە وڵات تاقمێک دروست و ئەلەو مافیانەیە کە باسی بعد مافیاکەین لەو مافیانە لە بنیان سەنگەوە یان بە زەلامێکی کە زەلامەکەش تا ئێستا و 6 ساڵە پاچی لە عرض ناوە ئەو زەلامانە دوژمنی اقتصادی وڵات کاک فارغوتینە سەر پرسیارەشکە یعنی ئێسامە لە سوید کۆمەڵێک شەریکاتمان هەیە لە تەلەفۆنات تێلی نورە کۆمکات تێلیکۆما بەنمونە ئەوە تێلیە تفۆیە باشە سەبەبی چییە لە هەولێر کۆڕەکەیە لە سلێمانی ئاسیا سێل هەیە بۆ منافەسە نییە کە ئەو منافەسە لە زۆر باشە یعنی بۆ هەموو شتەکان دەدرێت لە سلێمانی بە ئاسیا سێل لە هەولێر دەدرێت بە کۆڕەک بۆ کۆمەڵێک شەریکات نابێتن ئەخر ئەوانێک کاکار بەڵێ کۆرەک لە سلێمانی هەیە لە هەموو بەشەکە هەموو مەتر مربعێکی سلێمانیە حڕە کەرکووکە هەیە ئێمە لە هەولێر و لە دوهۆکەین لە هەولێر و دووەکەین شەریکەی زەین لە هەولێر هەیە لە سلەیمانی هەیە ئێمە لە بەغا هەین لەوە هەین یعنی سێ شەریکە کە ئیجازەی هەیە ئیجازەراوە بە سێ شەریکەی عراقی مۆبایل ئەساسەکان ئەزانی چیە مۆبایل ئەگەرێ بە گۆرەی نفوسی وڵات بە گۆرەی جوغرافیی وڵات کە بتوانێت کە بەرز بکە لە وڵاتەکە لە ماوەی ئەوەنگە بۆنگە ئەگەر نەیکە ئەگەر خەرزار بێ ئەگەر پارەنا بە حکوومەت و وەزارەتی ساڵاتەوە مشورەکان دایەخەن جا ئەمە بە حڕیەت کراوە بە عێراق تا ئەمڕۆ هینی ئەویان کردەوە هینی حکوومەتە لە تەختی تاکە ئەتوانێت سێ ئیجازە بات بە مۆبایل لەوە زیاتر بازار هەڵ ناگرێت بەڵام ئەم سێ شەریکەیە هەموو حڕن لە هەموو شوێنەکانە ئیشیخوان هەیە ئەوەی کەوتاوە لە سلەیمانی و لە هەولێر هیچ پەیوەندی بە حەقیقەتەوە نییە ئەم بەس کاک فاروق تا پەیوەندی مەزن لە خەت هەولێر درا بە کۆڕک دوای ئەوەی تێکەڵکێسی نەرا بە کۆڕک کاکی حەقیقەت وا بڵێت کۆڕک منافیسی منە منافسی نێ وانێ بەزمنی کاتی نەسە هەندێ گوێ لێ بێ کۆڕک لەو ئیجازەی 2007 پێنج شەریکە کەوتنە منافەسەوە ئیجازەکان بۆ سێ دانرابوو چووە قەراریان ناوە ئەو ئیجازەیە زۆر بەرز بۆ بە شکلێکی غەریب بەڵام ئەو حڕێتی بینی شوێنەکانیان هەموو هەیە هەموو لا حڕێتەیە بە جۆرەی ئەو عەقدە و ئەو قەوانینەی کە وەزارەتی اتصالات و بە موافقەتی مەجلیسی وزەرای عێراقیەتی ئەوە تا ئێستا مەوجودە و هەموو حڕێتی هەیە ئەگەر شەریکەیەک نوقسانی هەبێ پارەنا ئەخر خۆمانە پارەکان زۆرە کە حکوومەت دەیڵێن غەیری ضەریبە بەشێکی حکوومەتە ئەمە پارەی خۆیانە بەر ئەگەر ئەوە نامێ قبوڵی ناکە لە شەریکات نا بەس بەعام بەگشتی کاک فاروق باسەکەن مەسەن لە سلێمانی باوا بڵێن لە سلێمانی لێوێندەری ئەڵێن تۆ قەیوان بە کەیفی خۆتان مەشارەی گەورە وەرەگرن نادرێتە مەسەلەن مزایدە بکرێتن و یعنی بە پێی ئەو وەزەی هەتانە ئێوە کۆنتڕۆل ئێوە و قەیوان کۆنتڕۆلتان یعنی ئەوە نییە فەساد ئەم هینانەی من ئەم قسەگرێ زۆر قازازێ بۆ من یەک مقاولە نەراوە بە من لە کوردستانە و مقاولاتم نییە یەک ئیش نەراوە بە من ئیتر ئەویکە خۆ بۆی بگەڕێ ئەگینا مەشارێ ئەگرێ نامێ لێرا بیکەم بە دیعایە بۆ خۆم بۆی خەریکە بەڵام من لە هیچ وەختێکە نە مەتر مرەبعێکیان ناومەتێ نە مەقاولەی جادەیەکیان ناومەتێ بڵێ بەو شکلە من مقاول بووم لە 75 بە ئێستاوە شەریکەی مقاولاتیش شمکە هەبوو لە وەختانە و شەریکەیەکی گەورەیە و سمعی زۆر باشە بەڵام منع کراوم لە داخلبوونی زۆر شت بۆ معلوماتی جەنابوو ئێستا ئەوانەی کە ئەو قسە حەزەکەم هەموو جوان لێبێ باسی ئەزانی مەقسەد کاکاجیان با ناو تێکەڵ نەکرێت ناوی من لەگەڵ قەیوان نابرێت بۆ قبول ناکەم جەناب نا سەحەبی خەڵکی کە ناتوانێت بڵێت چونکە من شەریکاتیم لەگەڵ قەیوان نییە بە هیچ نوعێک و ئەو ئەوانەی کۆمپانیەکەن ئیژەکەن مخالفەی حقوق قوانین ئەڕۆن
با دوو لا محاسبەی بکەن لایەکی کە قانونە لایەکی کە دەنگی چوارەمە کە ڕۆژنامە نووسانن یا دیعلامە ئەوە من هەرەوە نالێت نەخۆ من وەکو نمونە مێناوە گەناگەزانم قەیوان چۆن دروستوە کشێ فاتر لای ئێوە کاری دەکرد ئەوە من تەهین لەوە دوای ئەو بخۆیان دیابووینەتەوە ئەوان مەقەزمان لەوەی لای منیش کاری نەکردووە فاتر لای من نەبوو لە شوێنی کە کاری کردووە تازەن بە گوێرەی زەمن تازن بەڵام ئەمەی تشت پەیوەنیەکان هەمووی معلومە ئێستا ئەسرار نییە لە وڵاتانە بەڵام من مقاولات نیان هێشتووە داخلی بم بە زۆر حیجەی سیر بەڵام مقاولات وەک جەناب دەڵێ هێراوە بە مخالەفە لە قانون و لە ئوسوڵ و مواصفاتی مقاولاتی عێراقی کە قانونی کە قانون ئەبێ مقاولە ئیعلان کرێ ئەبێ عەرزەکان وەرگیرێ ئەبێ عەرزەکان موافق بێ شەریکەی مقاولە هەویاتی جیاجایە بە ژۆرەی گەورەی و بچووکی ئەبێ ئەو شەریکەیە ئەعمالی مماثلەی پێدەن بە عەرەبیانی ئەو ئیشەی بۆی تەقدیمەکە مەسەلەن جادە ئەبێ ئیشی جادەی لەوە پێشی هەبوو بێ کە ئێستا جادەی گەورەتری وەرەگرێ ئەمانە هەر کراوە لە وەختی خۆیان بەس من لەم زەمانە هیچ مقاولەیەک بە هیچ جۆرێک بەم شکرە نە تەقدیمم کردەوەی دەورە عفوا تقديمهم كلهم رفضان كلهم كاك فاروق يعني قصدم يعني منافسه الشركات كانش كشت شي باشا كم كرتي وكدو حزب مثلا ما بزاني القيوان لقى هول زول ده حصار اقتصادي ده سيران بالشين يعني مثلا بريز ده قربي كوملك لو شتانا بخلق رابقيني يعني كيتش شي لبري اوي بەڕێگای تر هەوڵ درابێتن مەسەلەن یعنی وەکو دوو حزب وەکو پارتی وێچێتی مکەسەرات یەکتر بڵاو بکەنەوەکوی گۆڕ ئەوە یعنی ئێمە ئازانین قەیوان هەوڵیدایەوە بەدواتچوونی لەسەرکرایە کە هەوڵیدا ساری اقتصادی ئێران بشکێنیتن ئەوەی ئێمە زانین یعنی ئێوە بۆ منافەسەیەکی شەریکات وەکو هەموو شەریکاتی ئەوروپی لەگە یەکتری بکرێ باشتر نییە یعنی ئێمەش ئەو ڕێزکە مەدەنی و مۆدێرنانە بگرین قەیوان بۆ خۆی چ دەکا ئێوە چ دەکەن هەر کەسەتان کەم و کورتی یەکتری و ماوە ئیشەکان جیاوازە منشەکان جیاوازە ئەوەی من کاڵە لەم شوێنانە کامە مەعامیلم هەیە ئەوە من شتی گەورەم کردن بێ مەسەڵەن خەستەخانەیەکم کردووە لە عێراقا نییە ئێستا لە شوێنانی کەوەیەن بۆ خەستەخانەیە واشم کردووە دوای خۆشم ئیوەئیلە لە بەردەو خەستەخانەیە بمێنێتەوانێ لە ماودەم بە دەستی هەیئەتێکەوە چووکاشێکی تازەیە لە عێراقا لە بەسرەوەیە بووی لە ناسرێوێ لە بەغاوێت لە هەولێرەوەیە بۆ خەستەخانەی ئێمە ملیۆنێ دیعاشیان بۆ کرد بەعزێک لە تەلەڤیزیۆنە و لە جەریدا و لە قسەی لە قوڵەت ناتوانین ماشکێنن بەعکسەوە ئەوەی منافسەی غەیرە شەریفەکە ئەشکێ دوایی ئیشەکان ئەوەی من دیارە لە سلەیمانیە کە ئەیکەم هینی پێوە دیارە هەمووی سیمای خزمەتی پێوە دیارە کاک فاروق بچینە سەر تەوەرشکە تۆ باگراون شوعی تەیە وەنیا ئێستاش پێ چەپا و شوعیە لە ئەخافتن و ئەوانەدا تۆ ئێستا فەرمایەدارە چی ئەمە ناڵێن وەکو مارکس ملک و مامی با و باپیرێمو لە خزمەت فکرەکەدانا بەس فاروقی مەلا مستەفا ئەو ئیدعاانەی لە شێستەکانەوە کردی و دەیکا چەند لەگەر کرێکار ژن و حقوقەکانی لۆ دابین کردووە چەندە لە خزمەتدانی داناوە من دوای ئەوە دێمە سەر هەندێکشکا بەڵێ بفەرموو بەنسبەت هینەوە هەر وەکو مارکسی من مارکسیم هەر بەڵێ ئەگەر لە عوسوەت الئومە لە ساڵی 1920 کە دامەزرا نوێنەری ئەمریکا وتی من لە ئەسڵێکی کرێکاریەوە هاتووم نوێنەری ئیتیحادی سۆڤێتی بۆرجوازیە ئێوە چۆن باوەڕی پێکەن ئەو جوابێکی تاریخیایەوە وتبووی ڕازەکە ئەو برادەرە بەس منیش و ئەوش خیالەتمان لە تەبەقەکەی خۆمان کردووە ئەوە خزەی تاریخیە ئەنجا ئەمە من ئەوە بەو شکڵی هاتووم باوکو بەزانی عالمێکی دینی بۆ یاگەر لە زانیە پرسی عایلەیەکە مەشهوری ئێمە لە زۆربەی زۆری بە ئیشی سەقافی و ئیشی سیاسی پاکی ئەحزابی وەتەنی بەڵام کە هاتووە ئیشەکە هاتووە من بەما دەردی کاک محەممەد مەلا کەریم
جارێک لە مقابلەیەکە کردی لا مابێ لە هینا بوو NRT بوو لەگەڵ و بلادرە کاک فەیسەڵ لی پرسی فاروقی مەلا مستەفا و کۆم سوارەی جنا بوو چۆن مارکسی شەوەڵێ ئێستا بووە بەوە کاک محەممەد معلوم ناوی بیسۆیکە لە ئەدیبە گەورەکانی میلەتی کوردە گومان شتیشما خوێنەوە کەسایەتش دیارە بەڵێ کاک محەممەد جواب بیاوە تەلەڤیزۆنە ئەڵێ فاروق لەسەر عینی ڕێڕەوی ئەو سای ئەڕوا بە جۆرێکی کە خزمەتی ئابووری وڵاتەکەکە بە شێوەیەکی پاک ئەوە زۆر کەزابانە وسرااو دەمە هەر بۆ زانینەکان باشە لەم مەجارانە ئەمجا من مخلصم بۆ بیر و باوەڕی خۆم من لەگەڵ کرێکارە لەگەڵ کرێکارمان زۆر زۆرە هەموو خەڵکێدارێ کە قساکرێ لە شەریکاتەکانە لە مەساحەتی مۆزەف قساکەم نەک مەساحەتی موسایمە گەورەکان کە خۆمێکێکم لەگەڵیانە وەضعی شوێنەکانی ئێمە زۆر دیارە کە پەیوەنگی ئیدارەکان لەگەڵ فەرمانبەر و کرێکارە پەیوەنگێکی زۆر ڕاست ئەلو بەڵێ بەڵێ کاک فاروق تۆ وەکوم خۆت مارکسی ئێستا مە لە وڵاتێکی سۆسیال دیموکراتدانا خوا با ئەو یەک شێوە ڕاستکەمەوە کاقاجان بەڵێ فەرمو مارکس سەروەتی نەبوو هیچی نەبوو مامۆستا بوو بەس ئەنگلیس بۆ معلومات ئەنگلیسیشی باوکی بوو خۆی نەبوو بۆ خۆی کاسم نەبوو ئەنگلیسیشی باوکی و بەڕێ بەو شکلە بوودایی کە لەو شتانەی کە ئەبێ هەموو ئینسانێکی شەف با بڵێن خەڵکە باوەڕی بۆ نیە ئەنگلیس نەیهێش مەزاری هەبێت وتی من بسووتێنن لەکەم خەنە تایمسەوانێ بۆ ئەوەی یەک مەزار هەبێ چینی کرێکاری دنیا چە سەردانی کاکەوی مارکسە بەڵێ کاک فاروق ئێستا ئەمە لە وڵاتێکی سۆسیال دیموکرات دەژین کە چەپەکان بڕوایان بە سۆسیال دیموکرات پێیان وردە بۆرجوایە کەچی بیمەی بێکاری هەیە بیمەی نەخۆشی هەیە کۆمەڵێکی زۆر حقوقی هەیە کاک فاروقی مەلا مستەفا چی داوەتە کرێکارەکانی وەکو چەپێک کرێکار بە گۆرەی قانون جارێ بەنسبەت دێم وانێت کرێکارێک بە نمونەی ئەم ساڵاڵی هەیدە بۆ باسم ئەم نەخۆشی کۆرۆنایە لە هەموو کۆمپانیاکانی ئێمە لە هەموو پرۆژەکانمانە نە کرێکار نە فەرمانبەر ئەویش کرێکارە فەرقینێ ناوەکان جایە زۆربەی شەریکات لە وڵاتە لە سلێمانیەوە بگرە هەتاوەکو بەغاو بەسرە زۆربەی نیوەیان دەرکرد زۆربەی نیوەیان کرد بە نیوە مەعاش یا لە ساڵی سوپێنجان دەرکردو ئەوش مەعاشکان کەم کردەوە تەنیا ئەم پرۆژە و کۆمپانیانەی ئێمە بە مەعاشی خوارەوە بۆ کاری شتێکی کرد ساڵانە کە قازار دەبێ هەبوو قازاردی خوارن و وەرەگرن و ئێمە بەعکسی ئەو مشکلە گەورانەوە مکافەئەشمانە بە هەموو هینەکانمان دارەکان بە ئیشەکانمانەوە ئەوە نمونەیەکە لەوەیەوە موش ئەزانن کە بە سەبەبی بنم کە ڕئیسی شەریکەکانم ئەوەنگە پێکراوە بەغەیری ئەوە کاکار باشیکە بۆ ئەلاکەم من لەگەڵ بە ئاشکرا شەمۆشیەکەم کردووە هەرچی ڕێکخراوێکی چەپی پاکوتەمیز و ڕێک و پێکە بێکە بە چەپی بدارم هەموو ڕێکخراوێکی ڕۆشنبیری کە لە وڵاتەکە هەیە ئەوش کە بە مینی خۆم بە قیاساتی خۆم خاصەتەن لە بەرەی میلەتان ئەمانە هەموو یارمەتیم بۆ یاویش هیلی فەقیرانە فەقیر ئازایەتی نیە لەینەیە بەڵام لە لێقەومانەکانە من 3 ملیار دۆلارمە بە دیرارمە بە شەیدانی داعش ئەو ڕۆژە لە هەورێ ڕوویە ئەوژە بۆ فەقیرەکانە مەنی حکومەت نییە ملیارێک دۆلارمە بینی ئاسیا ملیارە دینار عفو یا بەخوا لاوەکەی من زۆری بڵاو نەکرایەوانێ چونکە کەسی کەومەی نابوو ئەوە لە منهەجی منە هەیە باشەوەز کاک فاروق من ببەسمە ئەمەی ئێمە زانیمانە مەسەلەن کرێکارەکان مافی ڕێکخراو بوون بنمونە ئەوە مافەکە هەمومان کە چەپ بووینە بانگە شەڕ کردیە من لە کرێکاری دەقەتین بووم بۆ زانیاری کاک فاروق مزاهرە ماوزدی کاک ئەحمەد ئیسماعیلی کرد ئەوە جێستی لێیە کردینە دەرێ داوای ڕێکخراومان کرد ئەوەمان کرد عاشمان زیاد بی هەمومانی دەرکردە دەرێ
دەرکرد بەهەر حاڵ ڕێکخرا و نەقابات هەیە ئەخر لە کوردستان نەقابەی بەخۆ دەزانی نەقابەکان نەقابەی کرێکاران نین مەقەزمان لە کاک فاروق وەکو سەرمایه‌دارە خۆی پێچەپە ئایا مافی ڕێکخراو بوون بە کرێکارەکانت دەدەی ئەوەی ئێمە زانیمانە کە نەخۆش دەکەون یەک ڕۆژ مۆڵەتیان بە پارەیان پێ دەدەیت دوای ئەوە پارەیان پێ نادرێتن بیمەی بێکاریان نییە بیمەی خانەنشینیان نییە بیمەی نەخۆشییان نییە ئەوە ینی کاک فاروق چنم و زۆرێکی ئیشتراکی لە ناوە خۆی جێبەجێ کردیا ئیدعا ئەتوو بۆ خۆمان منتەهین ئیدعا هەمومان دەتوانین بەس لە پراکتیکدا کاک فاروق چنم و زۆرێکی ئیشتراکی جێبەجێ کردیە لەسەر خۆی بیمەی کرێکاران عادەتەن لە وڵاتانە حکوومەت دەیەوەنی صاحب محەممەد بیمەی کرێکاردا بەڵام ئەم عاملانەی ئێمە جارجار شت ئەبێ ینی خۆشە هەمووشی بەڕێکوڕوانی ناڕوە مەتالیب لە هەر شوێنێ بێ بە ڕێگای خۆیان بە مفاوزات بکرێت لەگەڵ ئیدارەکانە ئەو شوێنانەی کە من دەسەڵاتم هەیەتایە هەمووی بە مفاوزات و نۆنەری کرێکارمان هێناوە نەقابەش نا کرێکارمان هێنا و خەڵک هەڵبژێنن نۆنەتان بێوەرە معمەلیی منتۆ ئێوە ئەمە ئەوە بەڵام هەموو شتێکی هەموو کەسی داوای هەموو شتێکە ناکرێت لە جەوێکا کە قانونی تیانە لە جەوێکا کە وەک جەناب دەڵێ بەحسوبێت توهینی تیان لەم شوێن و لەو شوێنوانە هەموو داواکاریەک ناکرێ بە کەس بەس ئەو هەرچیشتی قانونی هەرچیشتی مەحقولی هەرچیشتی ئینسانیە ئەگەر نەکرایەکێ با بێت منازەرەیە لەگەڵ منافات حەقی بەمێ کاک فاروق ینی نەخۆش کەوتن خەڵک لێرە بەترین نەخۆش هەفتەیەک مۆڵەتی دەدرێت ینی ئینسان دەتوانێت مەسەلەن ئەگەر تەقریرش توبی بە ئەوە بێت ئێوە هەفتەیەک ئەو مۆڵەتی پێ بدەن چکو ئێوە ئیدارەیەکی سەربەخۆن حکومەت ناتوانێت جبارت کە بڵێ نابی ئەو شتە بکەیت ینی لەوە زیاتر هەیە ئێستا ئێمە زۆربەی شوێنەکانمان خەریکین بەرەو ئەوە بین بەرەو زمانی اجتیماعیان هەموو جارە هەیە بۆ معلوماتت زمانی اجتیماعی کە لەو شوێنانە بێ وەکو تەقاودیەکە شتێکی کەمی لێ بڕێ زۆربەی مینەکانەوە قانونی شێ لە عێراق هەموویە هەیە بەڵام ئێمە خەریکی تەمینی صحیەکەین بۆ هینەکانمانەوە خەریکەوە پێ شامل بێت تەمینی صحی معنایەوەیە وەکو شوێنانەی ئەوروپا و بۆ نەخۆشی تەمینیان بۆ کردو لەمانی تەمینیان بۆکەن ماعەدا ئیشی تەجمیل و شت نەبێ ئەیگرێتەوە بەشێکی زۆری و شوێنانەمان هەیە کەوایە کەچن لە خەستەکانەی خۆشمان کە پێشکەوتوترین خەستەخانەیە بە دکتۆرێەوە بە ممەڕیز و ممەڕیزاتێەوە بە دەرمانی غەیری مزەوەرەوە ئاخرەوەشمان بەسەراتۆ لە وڵاتە بەڵێ وایە ئەوانە بۆ ڕێگای ڕۆشینەوە بۆ دیعاەنی ئەمە ڕۆشین و هەموو کەسێک کە گوێی لەمە بێ بپرسێت شخصی کە بێ هەر ئەتوانێت بینێرم بۆی شەرەکەن لە شوێنەکە خۆشم خۆم دەرگاوم کرا بۆ معروفە خەڵک لە تۆ داوای تۆ هەموو تەلەفۆنی هەڵەگری ئەوەم هەموو تەلەفۆنی هەڵەگرە بوون وەلەم ظروفا هەژار زۆرە هەژار وایە هەژار زۆرە و من بە جۆرەی توانە تەقسیریم نەکردۆ ئەوەش پەیوەندی بە دروستبوونی خۆمەوە دروستبوونەکەش ئەو بیر و باوەڕەیە کە لە مێشکما بوو کە تیا ژیاوم و وشی ئەساسی بەدابوو کاک فاروق بەسەر یەک دوو پرسیارکەیس ئەوە لێ بکەین ئەو پرسیارەشم لەبیر چوو ئایا تو بوار دەدەی ڕێکخراوی ژنان بێتە ناو کارگە و شتەکانی تۆ دەستدرێژی سکسی لەسەر ژنان لە هەموو شوێنەکە لەو سوودا مایتوو لەو دنیاە ڕۆژێک بەرنامە لە ئەمریکا مایتوو وابزان بەو ناوە بۆگە دەقیق نەبم هەموو لە ئەمریکا و ڕووپا و لە سوید و هەموو بازەوەیان دەکرد دەستدرێژیان کراوەتە سەر لە هەموو ئاستەکان قەت بوارد داوە ڕێکخراوی ژنان بچن جێت ئەمە دەزانین لە کوردستان مافیا کە پەیداوەیەکێک لەوانە دەستدرێژی سکسی یەکێک لەو حاڵەتانەیە لە هەموو شوێنەکەیەوە زۆر بە بەربڵاوی هەیە ئایا کاک فاروق بواری بە ڕێکخراوی ژناندایە شوێنەکە هەیە لە ژنان ڕابژیرێتن کە دەستدرێژیان دەکرێتە سەر ئەگەر لە ئەوروپا بکرێ یەبێ لە کوردستان چ بکرێت کە ئەو هەموو چاو برسیە ئەوەیە هەیە کە پێگەکانی خۆیان بەکاردێنین لە بۆ دەستدرێژی سکسی لە بۆ ئەوەی پێکردنی هەزوو ئارەزوە سکسیەکانی خۆیان پارە لە مەنسەب
هیچ بواردە ڕێکخراوەکی ژنان بچێتن لەگەڵ ئەو کارکرێکارانەی ئێوە لەگەڵ مۆزەفەکان قسە بکات تا ئەو معاناتەیان چکەوەش معاناتێکی ناو ژنانە بۆ خۆمان ئەمەکەگە چەپ بین ژن و ئەوەی هەیە بەڵێ بفەرموو کاک فاروق. بەڵێ ئەوە تۆ جەناب خۆیەک مؤسسەی ئەمنی نین ئێمە، بەڵام ئێمە وەکو مؤسساتی هەر ڕێکخراوێک کە هاتبێ بینین خۆم ڕێکخراوی ئافرەت نێناتبن، بەڵام ئەوی بە عەقڵ ماتۆ هاوکاریم کردوون لە ئەوڵی ڕاپەڕینەوە باوەڕم بەوە ئەو ڕێکخراوانە ناڵێم هەمووی تەواوە ڕێکخراو سەربەستی هەیە هەموو کەسێک خۆی تەرشیحکە بچێتە نەقاباتەوە جنا مونەزەمات و نەقاباتی ڕسمی لە وڵاتانەیە قیادەی ئیشەکانەکەن و انتخاباتی ساڵانەیە 6 مانگە 2 ساڵە ئەکرێ هینی خۆیان هەڵەبژێرن حتا لە انتخاباتی عامە ساتواگالێ بە لە ئەمریکا جنوبی ئەم ئەهرەم ساڵ و ساڵی پێشوو چەند انتخاباتی سیر کراوە کە ئەحزابی شیوعی هاتوونە سەر حکوم ئەخیران کۆلۆمبیایە چیلیە. ئەمە لێرە صاحب عملێ نەگمن هەر کەسێک کە هەیە ڕەدی توگناتەوە باوەڕی بەوە نیە، بەڵام بەلای ئێمەوانێ شتێک نەکراوە لە کارگەیەکە لە شوێنەکانی کەمانە لە خەستەخانەکە دەزرێژیە کرابێ و لێ بێ دەربێت ئەبەدەن نەک دەزرێژی تەواو هەر یعنیشی بێ ئەدەبیش کرێ بەرامبەر ئافرەتێک قبوڵ نەکراو ناکرێت. کاک فاروق بواردەبێ ئەگەر ئێمە هەندێک ئافرەت بنێرین قسە لەگەڵ ئەو هەندێک ئافرەت بکات بزانین لەناو ئەو دەما یعنی وەکو دامەزراوەیەک کە ئازارێکی ژنان هەیە لە هەموو شوێنەکان بواردەدەی ئەوە کۆمەڵێک ئافرەت بێن بچن دیدار لەگەڵ هەندێک ئافرەت بکەن بە مطلقی باشە سوپاس ڕێگای بچمە سەر پرسیارێک کۆتایی ڕەنگی بەهریوان کاتی زۆری تووشم گرت. کاک فاروق ئەوەی ئێمە زانیم 2000 ژەهرت دراوەتێ 2000 دراوەتێ لەلایەن دەوڵەتێک گومان لە ئێران هەیە تا چەند ڕاستە کەسیە ژەهر درابکردی ژەهریان دابێتێت والله ئەسڵیە ناسەسات ئێمە وەختی خۆی زەهریان ناینێ حکومەتی بەعزە و زەمانەکە لە شاغ بووی ئەوە ڕوویا بەرامبەر ئێمە ئەوە بەڵام لەوانێ من ژەهرم نەبیست و ئەمانەی ئێرەش لە هەرێکە هەمووشینەمە لەیەن کامەشکوکم من دەوڵەتێکی عەقلی قەت ئەوەم لەگەڵان دوای من ناچمە ئێران چەند جارێک کە چووم لە بە حڕێت و کە لەم حکوومەتی ئیسلامیە وەفدێک سۆبەنی تیجاری هەر ئەوەنە ئەینا زۆر هاتووە ئێران و ئیشم لەگەڵ ئێرانیشانێ هیچ نەخۆ ئێران کاک من نمونەیەکی کاک نەوشیروان با پێ بڵم جارێک پێیان گوت بۆ سلێمانی ڕزگار ناکەی وت کاکە ڕزگارکردنی بەسیتە بەس 315 وەکر بۆ خۆ دەزانی کە دەکرێت کورد بن لە مەحافەزەی سلێمانی هەیە ئاخر ئەوانە بە کارەکانی خۆیان ئێرانمان دەکەن خۆ ئێران مەرج نییە بچێ ئێران بە هەزاران ئەمی اطلاعات هەموو مخابراتی دنیا ئیسرائیل لە کوردستان وجودیان هەیە کارمەندیان هەیە خەڵکیان هەیە خواردنی یعنی ئەوەی ئێمە زانیمانە دەوڵەتێکی ئەقلیمی 2000 ژەهری داوەتت و هاتیە لەندەن عیلاجی خۆت کردیە و گەڕایەوە من پرسیار لێت دەکەم لۆم هاتووە جوابیان بەرەوە من لە حەڤەی دەی 1996 تووشی جەڵتەی دڵ بووم لە سلەیمانی ئەو جارە بە ئێران ئاڕۆشتم تەبم بە عێراق نەمەتوانیم بڕۆم بە ئێران ئاڕۆشتم حەڤە ڕۆژ دلیان نامەوە دوخول و خروجیان پێ و بۆیان لێ نام بە هەوڵێکی زۆر کارە پاش حەڤە ڕۆژ چوومە لەندەن لەوێ ئەمەلیاتی دڵم کردن ئەم مۆبایلم بۆ یەکەم جار لەوێ بەدەستی خەڵکەوەتی مۆبایل تازە بوو لە دەریشەوە وەختە ئەم پرسی ئەمە چۆنە تەفسیری چۆن ئەو خاڵم لەو خەستەخانەوە هاتە منهەجبەوە من ئەو ئەمەلیاتە کراوم لە لەندەن ئەوە هیچ علاقەی بۆ هیچ زەهرێکم نەخواردەوە بن بەڵێ ماوادی زەهراویاندا پێت بێت کاک فاروق دوایین پرسیار کارگەی بازیانت هەیە بازیان نازم ئەمەلی ببوورە من لە سویدم پرسیاری خەڵکە لۆم هاتیە وتاری ئەگەر غەڵەت بووم داوای لێبوردن دەکەم لەوە لە ناو ئەوەنیما کارگەی بازیان نازانم هەیە چەپ و ئازادی خواردەسە مەسەلەی ژینگەیەکێک لە مەسەلە هەرە گرنگەکانی ژیانە
هەمومان دەبێت ڕێز لە جنگە بکەین لە هەموو دروستمێک زیاتر باوە چەپ ڕاست ئیسلامی لە ئەوروپا مەسیحی هەموو تەوەرەك لە تەوەرەکانی ژینگێ ئەڵێ ناو کارگەی زۆر ژینگە پیسکەرە زۆر ژینگە پیسکەرە کاک فاروق ژینگەی لە کارگەکانی دەپارێزی ئەزانی چۆنە ئەو کارگانە بازێزار فیلتەریان هەیە فیلتەر ڕێگای ئەو سوفیلە ناچێتە دەرەوە بازێکی هەردوو کەڵە ئەوەی بازیان لە ساسیهی منە بەڵام لە پێشا زۆربەی من بوو بجابن چیم کردووە ئەگەر خەڵکی کەشفێر بێ بە شتم گۆڕیوە مەنهەجم گۆڕیوە شتم کردووە نیوەی هی من بۆ نیوەیم فرۆشتەوە شتێکم پێ دروست کردەوە ئەوەی بازیان بلا ئەساس من دروستم کرد لەگەڵ شەریکەی ئۆراسکۆما دوایی بوو بە شەریکەی لاڤارد ئێستا لاڤارد ئەکسەریەتە لەوانە فرۆشتۆشتی کەم پێ دروست کردووە ئەوە یەکێکە لە سەرکەوتنەکانی من کە ئیشم زانیە و ئیدارەم زانیوە و ئەم بەڕێگای ڕاستی خۆیان کەپەینەکان نامێنێت فیلتەرەکان کۆنە بێ خاستن هی تاسوجە نەک بازیان تاسوجە معاملەکەی زۆر کۆنە هینی پەنجاکانە ساڵی پەنجاکانە لەو بینانە کە هینی فیلتەرەکان خراپ بوو داوای فیلتەرەکەی نەماوە چکە ئەو نوع معاملە ئەو نوع ئەمەکیلانە نەماوە هەوڵ لەلا کە تەبەڵی خۆشمانەیە حکوومەتە بێجار گرتومانە فیلتەرەکان وامان کرد لەو شەریکە کۆنانە دروستی کەن بۆی بە تایبەتی هۆ دروستکرا و براوەتەوە خەلەلێکە بێجارجار لەوا بەڵام مۆبایلەکەی تیاکرێت بەڵێ بەرحاڵ بە هیوان ینی مەسلەی جلینگە ینی نەکرد لە هاوڵاتێکی ئاسایی دەبۆ سەرمادارش وەکوتووە لە بۆ هەموو حزبەکان دەبێت ڕێزی بگرین بۆ نەوەینەوە کارمان لێرە خەڵک وەی لێ سواری تیارە نابێتن بەڕاستی پاسکل دەکات سەرک وەزیرانەکان لەوە چیە ڕێز بگرین بەڕێوەی ئێمە نابێت سەیری ئەوڕۆکە سەیری ئایندەش بکەین کاک فاروق ئەمە هیچ قسێم با جوابێکەوە بەمەوە کاخار بەڵێ با جوابێکی ئەوە بەمەوە تاقە ئیش مەشروعکە کرابێ بۆ ژینگە غیری ئەوانەوە مەحمەلە و ئیژەکە بەس بۆ ژینگە من کردومە وە ساڵونیوەکە ئیژەکە حکوومەت بە گۆڕەی عەقلی خۆی پارەکانیش نا بەڵام هەر ئیشی پێکەم من خۆڵ و خاشاکی سلێمانی کۆ ئەەکەینەوە ئەیبین لە تاجەرە و مەحمەلێکماندانەوە پێڵێن ڕیسایکلین ئەم ڕیسایکلینەر ئەوە نێ جای کاتەوە یا جاران هینیانە کرد خستە شاڵە و دایانە پۆشی ئەموو ئەبوو بە غازات هەمووی ئەمە بۆ میکرۆب ئێستا سلەیمانیمان ئەمە ڕزگار کردووەوە تەقدیم کرد بۆ هەولێر بیکەم هەر جارەکە ڕێک دەکەوت لەگەڵ ئەوان بڕێیت بەڵام ئەوەی من ساڵ و نیو ئینتاجەکەین حکوومەت بە یۆرێ بە وەزعی نەبوونی پارە هەر ئینتاجی خۆشمانەکەین و حەقەکەش مانانێکەن حەقێکی بەلەدەیە بێ وەرگری ئەوە یەکەم مەشروعی گەورەیە لە عێراقا بۆ پاراستنی ژینگە چونکە خۆڵ و خاشاک زۆر زۆر لە دفنەکەیە لە سووتانەکە هەمووی میکرۆباتە بڵاو بێتەوە ئەوە من کردومە کەسی کە لێ کردووە 6 ملیۆن دلاری تێتوە 6 ملیۆن نەگرتوونەتەوە موچەی مۆزەف نەدەن چۆن دەدەت من موچەی مۆزەفم هەمووی دینارێکی کەم نەبووە نانەم قەزم لە بکێ کاک فارق دوای پرسیار ئەگەر بە یەک دەقا جوابم دێەوە ینی پێت ناخۆش نییەگە بڵێ مەسەن 70 ساڵی لەو تەمەنەی کە نووسستە بووە نووس جارە هەمومان غەڵەتمان هەیە ئەوی جوولە بکە ئەوەی کردیە زائیدە نەزا مەزاندەشتی خۆم ئەمەن ئەتوو بەبیر دێتەوە بە سەردەمێک لێکدانەوەمان کردی و ئاگامان لێ نەبووە بەڵام کاک فاروقی مەلا مستەفا لە چ شتێکی خۆی پەشیمانە چ هەڵەیەکی گەورەی مێژوویت کردیە من بڵێم چونکە هەرچی شت هەیە خۆی ئەمەی جەناب بوو بە شتێکی باش بوو من بەڕاستی چونکە من لە مناڵەوە هەر ئەندامی حیزبی شیوعی بووم موەید بووم بە ئەندام چوومە بەغا بۆ کولیە 63 ئیلقای قەبزم بۆ دەرچوو بوو ڕام کرد ساڵێک بەعەس ڕووخا ئەنجا فیلمبوومانێ ینی مستەمر لەگەڵ جوڵانەوەکا بووم بە هەموو تووریەکەوە بە هەموو غەڵەتێکی حیزبوانێ بەڵام من معارەضەی ئەستاکارم کردو تۆ ئەگەر و بیرەوەری منە نەخرد بێتەوە وا ئەەکەم کتێبەوەی کە بووە نێرم بیخۆریتەوە حەزەکەم بیخۆریتەوە هەموو ژیانی منی تیا هەیە هەنی شتێکی وام نەکردووە کە بڵێم پەشیمانم لێ لە یلی سیاسیە و ئێستا لە دوای ئەوەشکە لە ئەو گەرم و گوڕی و سەرکردایەتیکی زۆری بەشێکی زۆری ئەو حیزبە ئیشاکەم و ئیشە ئینسانیەکان و شەیجتیماعیەکانیش دوور و درێژە کە بەدەستمەوە ئەیکەم لێرە ئێستا بۆ تەمام شتی کە بکەم
بە تایبەتی لێرە وەگە ڕێگان بن لە هەولێریش ڕێگان بن لە کەرکووکیش ئەو عەرزم کردی من مەسفا دروستکەم لە کەرکووک ئێستا دەمێ بوو تاوبوو بوو چونکە هەموو کوردایەتی کەرکووک بە پرۆژەی کوردەوە ئەبێ لە کەرکووکای ئەهلی بەس نایانێت هەر کورد نەیەت نەگەڕێت ئەنجا ئەوە قسانە هەمووی تەبیعی لە بەڵام من بڵێم ئێستا شتێکم لە خەیاڵ نییە ڕەنگە لە تاکتیکی ئیشێکمانە شوێنێکە کە دەسەڵاتێکەمە بوو بێنا وەکشە خەزەر وەک عسکەر وابوو من ئەهوارمانە بوو شۆڕشی ئەهوار ناومان بر ڕاپەڕین ئەزەی شۆڕش زۆر هەوڵمتیا زۆرم ئیشتیا کرد باوەرم بە تەریقەی ئەوە بنەبوو سەرکەوتن بەڵامدام شوعی ئەمان و نەفت سومەناقش سەر دیارە ڕۆژارێک شوعی بووی ئەمانەم هەمووی ئەکرد باوەڕم بەوە نابوو سەرەکەوین بەڵام تا ئەخیری ڕۆشتم لەگەڵێ کاک فاروق من یاری کەم نەما پاست دەکەم ئەوە داواش دەکەین یعنی ئێمە هەوڵ دەدەین دیدار لەگەڵ بەرپرسە دیارەکان و پانتایەکەمان گەورە کرد لەگەڵ سەرمایەدارەکان ئەو قسە و گوتانەی هەیە ڕوو بە ڕوو لەگەڵ یان بکەین بەبێ شەرم زۆر چاک دەکەیت زۆر چاک ئەمن ئەوەی وەکو بدادوتە من لە سوودم پرسیارم بۆ دێ ئاڕاستەی ئەو کەسایەتی و سیاسی و سەرمایەدار دەکەم بۆی بە هەردوو لامان هەوڵ بدەین زمانەشی هاوبەش و بگەینە ڕاستەکان ئەوە خوێنەر و بینەر بڕیار دەدا لە قسەی هەر کەسێک کە قسە دەکات لە قسەی خۆت بەرپرسی من دووبارە سپاس دەکەم بە هیوان بەرپرسەکان سەرمایەدارەکان خەڵک نەترسێ ئاوا هەوڵ بدەین بۆ دوولامان نموزەیەکی جوان لە ناو کۆمەلگای کوردی ڕوو بە ڕوو بەبێ شەرم منافەسا و هەموو قسەکانی ناو گوتە گوتەی پشت پەردە بخەینە سەر شاشە و مۆبیلەکانمان سپاس دەکەم کاک فاروق زۆر سپاس بە ئێمەدا زۆر سپاس سپاس